بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە، لە بەرنامەی تەندروستی سڵاوی خۆم و هاوکارانم پێشکەشتان بێت. هیوادارم کە مەجالتان بێت تا بەرنامەی ئەم جارەی تەندروستیش بینەری بن. پێشەوەی کە بچینە سەر بابەتی ئەسڵی بەرنامەکەی ئیمڕۆمان کە تاقیقاتێکی تازەست لەسەر پەیوەندی نێوان پیسبوونی ژینگە و نەخۆشی میگرن، دوو پەیام گەیشتە بوو، من شاریکەکەم بۆ پەیامانە و دوایەوە چینە سەر بابەتی ئەسڵی پەیامەکان. یەکێک لە بینەرانی خۆشەویستمان دیارە پرسیارێکی تاح کردبوو، پرسیارەکە گەیشتە دەست من، ظاهرەن چۆنیەتی، نیگەرانی یا حاڵەتێک بوو کە مناڵەکەی نەخۆشە، ئازمایش شتی بۆکەن. من وا حاڵی بووم کە تەشخیصێکی وای دراوە کە لوسیمی هەیە یا ئەو سەرەتان خوێنە. دیارە لە ئەوڵین حاڵەتە ئەوە عەرز خزمەتتان کەم بۆ سەرەتانی خوێنی مناڵان، بەتایبەت ئەگەر هەرچی زووتر تەشخیص بدرگێت، دەرمانەکەی هەم سەریعترە و هەم موسبەتتریشە، یانێ زووتر چارەسەرەکرێت. دوویش ئەوەیە کە ڕێگە دەرمانەکانی زۆرە، وەکو ئەوە نیە کە بێژی فەقەت دەرمانەکەی پەیوەند مخ و ستوخانە، پەرتەو دەرمانیە، شیمی دەرمانیە، یا بە ڕێگەگەرێکی تریش چارەسەرە کردێ. بەڵام شەرتی ئەسڵەکە ئەوەسە کە حتمەنەوە ئازمایش خوێنە مرەتەب ئەدامە بدرگێ، و ئەگەریش ئەو حاڵەتە بوو کە هیواداری نەبێت، بە چارەسەری هەیە. ئەوە نییە وەکو چەندین ساڵی پێش بێت تقریبان، بەڵام ئەمڕۆ دەرمانەکان، چارەسەرەکان یا ڕێگە حەلەکانی ئەو نەخۆشیە زۆرترە. پرسیارێکی تریش هاتوو بۆمان لەسەر ئەو PTSD یا سترسی دوای ترۆما یا حادسەیەک ئەگەر تێتە پێشەوە، سترسەکە دوای ئەو حادیسە یا ترۆما دێتە پێشەوە. پرسیارەکە وا بوو کە هەر کەسێک لە شەرایطێکی ئاوا قەرار بگرێت، ئایا ئەوە 100%؟ بەتایبەت ئەمیش پرسیارەکە لەسەر ئەوە بوو کە تا چه ئەنازەی مناڵان ئەگەر توش حاڵەتێکی وابن، تا چه ئەنازەیەک ئەتوانێت مدام بێت، دائمی بێت. بەڕاستی ئەو PTSD لە منداڵانە معموڵەن دوای سانحەگەرێک تێتە بەرەوە، وەک تەسادۆف، وەک ڕێت سانحەیەکە بینێت، شەڕێکە بینێت، یا چەند بەرنامەی پێشویشمان وتمان لە بۆمباران و تەقینەوەکانە ئەو حاڵەتە تێتە پێشەوە. ئەوە حاڵەتێکە کە بە نسبەت گەورە ساڵ، چون گەورە ساڵیش ئەو سندرومتر هەیە، بە سندروم دوای جەنگ ئەناسرێ. ئەو کەسانێکە ناو شەڕە بووبن، ئەو حاڵەت گەر شەڕە لە خەوە بەتایبەت لە خەوە هەمیشە لەگەڵ یانە عەزیەتیان نەکات. بەڵام لە مناڵانە ئەو حاڵەتە ناتوانێت دائیمی بێت، ئەتوانێت پاکەوە بێتەوە، چونکە سنی ڕشتی هەیە، ئەو مێشکی بڵێن شتگەرێکی تازە زەخیرەکات، و شتگەرێکی کە کۆنە بایگانیە کردی یا نامێنێت، یا ڕاتە حافزەگەر دوور. ئەوەیە کە زۆر ئەبینرێت، بە کەمی ئەبینرێت، بەڵام چەکردن ئەوەیە کە ئەبێت سعی کردێت ئەو مناڵە بە مرور زەمان کە تەمەنی ئەڕواتە سەرەوە، لەو یاداوەری لەو خاترەگەرەی کە هەیەی لەو سانحەگەرە دووری بکات، هەرچێک دوور بێت ئەو حادسە، یانە وەکو خۆب لە بیر ئەمێنێت، وەڵێ ئەوە وەکو بێتە سندرۆمێک، وەکو حملەگەرێک دەست پێ بدات لە ناو خەوە، یا جاروباریش لە ناو شیاریە پێ دەست بدات. ئەو حاڵەتە زۆر بە کەمیە بینرێت، یا ئەتوانین بڵێن، ئەتان بۆ پرسیارە بڵێم کە وانە زۆر بە دەرسەدێکی زۆر کەم ئەگەر تووشی سانحەیەکیان بینیوێت ئەو PTSD یا ئەو سترسی دوای سانحە، ئەو دڵە ڕاوکێگەرەیە ئەتوانێت تواو ژیانی لەگەڵیە بێت، ئەوە بە کەمی ئەبینرێت. بابەتی بەرنامەی ئەمڕۆمان هەروە کە عەرزی خزمەتتانم کرد، تاقیقاتێکە کە کراوە بۆ پەیوەندی پیسبوونی ژینگە و چوونە سەرەوەی میگرن. چوونە سەرەوەی میگرن، نە تووشبوون بە میگرن، بەڵکو میگرن خۆی نەخۆشیکە.
زۆرتر بە سەرێشە ئەناسرێت، جۆرێکی لە سەرێشەست کە جیاوازی ئەم سەرێشە لەگەڵ سەرێشەگەرتر، چون سەرێشە چەند جۆری هەیە، سەرێشەگەر معموڵی هەیە، هۆشەیی هەیە. ئەم سەرێشە زەرەباندارە یانێ لێدانی هەیە، ئەوە یەکێک لە مشەخەساتەکەیە. مشەخەسەیەکی تری ئەوەیە کە لە کاسەی سەرە دوو تەرەف ناگرێت، معموڵەن یەک کاسەی سەرەگرێت، ئەتوانێت حرەکەت کە یانە جارێک لەگەر لە بەشی چەپە بوو، جارێکی تر حملەکان لە بەشی ڕاستە بێت، یا ئەوە توانێت بۆ درێژماوە هەر لە یەک بەشە بمێنێتەوە، یا ڕاست یا چەپ. دوومین یەکێکتر لە نیشانەکانی ئەوەیە کە درێژخایەنە یانە نەخۆشیەکی مزمنە، ئەوە یەکێکتر لە نیشانەکانی ئازارەکەیە، ئازارەکەی زۆر ئازارێکی بەهەستە یانە ئازارێکی زۆر شەدیدە، ئەوەیە کە ئێشێکی تایبەتی هەیە، معموڵەن لە نەخۆشیگەریش دەسەبەنی کراوە ئەختلالی عەسەبیە. دیارە حملەگەرێک کە تێت چۆنگە بە شێوەی حملە دەست پێکات، ئەو حملەگەر میگرینیە ئەتوانێت هەرە بازم شدەتەکەی کەم و زیا بێت. ئەوە یەکە ئەڵێن کەسی میگرنیەکەی شەدیدە یا میگرنیکی خەفیفی هەیە، ئەوە نسبەتەکەی بۆ حملەگەرە هەیە، هەم چونکە بینیەکە فێت بین هەیە زوو بە زوو تووشەوە حملەگەراوێت، هەیە و حملەگەرە شدەتی زۆرترە و ماوەکەیشی معموڵەن میگرن هەیە لە 4 سەعاتە و کەمتر لە 3 سەعات 4 سەعات نییە، 3 تا 4 سەعات درێژای کێشێت تا 3 ڕۆژ، یعنی 3 شەو و 3 ڕۆژەوە توانێت ئەو سەرێشەیە لەگەڵە بێت. دیارە نیشانەگەر تریشی هەیە، وەکو ئەوەی کە بازێ لەو حاڵەتگەرەکە تێدە بەرچاویان، ئەوەیە کە ئەڵێن بازێکیان ئەو حاڵەگەرە پێش حملەکە حاڵە مەبەستمان ئەو خەرمانە وەک خەرمانەی مانگ، وەک تریفەی مانگ، ڕەنگەرێکی تێکەڵ پێکەڵ تێتە بەرچاوی، دوایەوە حملەکە دەست پێکە یانە هاوکات لەگەڵ ئەو حملە یا ئەو سەرێشە میگرنیە ئەو حاڵەتگەرە تێتە بەرچاوی. خۆ دیارە دەرمانیشی هەیە، جیا لەو دەرمانگەرە معموڵەن دەرمان بەبەستم دەرمانی خۆراکیەکانیە کە دەرمانگەرێکی تایبەت و 100% هەیە. 30 ساڵیشە تقریبان دەرمانگەرێکی تر جیا لەو دەرمانە قەیمیگەرەکە دروست کرا بۆی دەرمان هاتووە مەسەڵ حاڵەتەکە گەر شەدید بێت بۆ ئەوەی کە 3 تا 4 ڕۆژ درێژە نەکێشێت، یا معموڵەن کەسانێکە ئەو حاڵەت ڕەنگامە کە تێتە بەرچاویان، ئەو حاڵەت واوتنەوە کە خەرمانە تریفەی مانگە دێتە بەرچاویان، ئەوە خۆیان نەزانن کە ئازارەکە خەریکە هەست پێکا. بۆ نمونێتر ئەو خودمدیریەتیە بە تەجروبە تێدە دەست، ئەڕوات لە ژوورێک کە تاریکە بێدەنگە دەرگاکە داخاتوە درێژە کێشێت و کەمێک ئیسراحەتەکە چاوگەریە بەسێت، ئەوەیە کە هەموو ئەوانە یارمەتی دەرن بۆ ئەوەی کە ئەو سەرێشە نەمێنێت. مەنزورەوەیە کە ئەو نەخۆشیە ئیسە قابلە کۆنترۆڵە. بەڵام با بزانین ئەم تاقیقاتە چۆن بووە، بۆچی کراوە، چۆنیشت بەو نەتیجە گەیشتون، یعنی سەرچاوەکەی چە بووگە، ئایا ئەسڵ بزانین لە نێوان پیسبوونی ژینگە لەگەڵ میگرەنە پەیوەندیک هەیە یانە. ئەم متابعاتە تقریبا 10 ڕۆژ پێش پەخشیان بەرنامەی ئێمە نەتیجەکەی لە چەند مەجەلەی معتەبەر نورۆلۆژی کە نەخۆشیگەر ماز و ئاعسابە چاپ بووە. ئەمان وتیانە کە پیسبوونی ژینگەر لەگەڵ چوونە سەرەوەی فعالیەت میگرن ارتباطگەرێکی هەست، بەڵام ئەو ارتباتە فقط یەک دانە ارتباتە، یعنی یەک دانە حاڵەتێکی 100% نییە بۆ ئەوەی کە ئەگەر حتممەە ژینگە پیس بوو. ژینگە پیس بوو منزورمان ئەوەسە، من لەم تاقیقاتیشە چۆن ئشارێک کراوە، شاید لە پیسبوونی ژینگە هەوا مەبەستمانە، هەواسمان بڕۆمە بەلای کارخانەکان، دووکەڵ کارخانەکان، بۆچەنە دووکەڵ کارخانەکان خۆی بەشێکە، ئەو تەپ و تۆزە واڵن خۆڵبارین خۆی بەشێکی ترە، سەنعات بەشێکی ترە، ئەو زایعاتێک کە ئەدا و زیاتر لەوانیشە ئەو ماشین و
وەسایل حمل و نەقلەسە کە دووکەڵ یا ئەو هەوا ئالووداکەن ئەوە مەبەست ئەوەمان لە پیسبوونی ژینگە و میگرن لە بەرنامەیە ئەمەیە، یعنی ئەم حاڵەتگەرە کە هەوا ئەگەر پیس بێت. جیا لەوانیشە ئەمان تاقیقاتێکیان کردووە ئەو ارتباطگەرێکیان کە مشاهدە کردووە لە چوونە سەرەوەی پیسبوونی ژینگە، چۆن پیسبوونی ژینگە بۆ نمونە ئەبینیت ئەمڕۆ هەوا پاکە خۆڵ نابارێ، ڕۆژێکی تر خۆڵە بارێ، یا لە شارگەرێکی گەورە ئەڵێن میزان ئالوودگی ڕێژەکەی ئەنازا گیرگێ ئەوە دەرەجەس ئەتانن ئەو کەسانە بڕۆنە دەرەوە ناتوانن بڕۆنە دەرەوە. ئەوە ئەگەر بۆ نسبەتەکەی ژێڵین ڕێژەکە یا ڕێژەی ئالوودگیە کەس جیا لەوانیشە کە ئەم تاقیقاتیانە کردووە هەستیان کردووە کە گەرما و ڕوتوبەت ئەوانیش تەسیراتی خۆیان هەیە، یعنی هەم گەرما هەم ڕوتوبەت لەسەر میگرن، یعنی بۆ کەموزیاکردنەکەی کە من حتمما شاری پێەکەیندا ئەو مقالەی کە خۆیان داویانە دەرەوە من بە شێوەیەکی خولاسە بۆ ئێوە بە ڕێزان خولاسەم کردووەتەوە ئەرزیەوە یەکەم. دیارە متاڵع خۆیشیان وتیانە ئەمە ثابت ناکات کە پیسبوونی ژینگە هۆکارێکە بۆ حەمەڵاتی میگرنی، یعنی ئەگەر بۆ نمونە ئەگەر ژینگە پیس بوو یان ئالوودگیەکە لەسەرەوە بوو ڕێژەکەی ئەوە حتممە حمڵەی میگرنی دەست پێکات. خۆیشیان وتیانە ئەوە نییە، بەڵام ارتباطگەرێکیان کەشف کردووە. بازانین ارتباطگەرە چۆنە، ئەڵێت کە ئەو نەتایجەی کە ئێمە بەدەستمان هاوردووە ئەمە دەرکێکی باشترمان پێدات بۆ ئەوەی کە بزانین چۆنیەتی و کاتی هاتنی ئەو حمڵە میگرێنیگەرە ئێمە بتانین مدیریەتی کەین و تقریبا بە شێوەی بتانین زەمانەکەی بەدەستمانەوە بێت. دیارە یەکێک لە بەرنامەگەر مدیریەتی بەرنامەگەر بیمارستانیە، مەخصوسەن ئەو بیمارستانگەرەی کە احتماڵاً دەرمانگایکی نورۆلۆژی یا مەغز و ئاعسابیش لە لای دەستیانەوە بێت. ئەگەر بۆ نمونە ڕۆژێک بێت خۆڵبارین بێت، ئەوەسە کە ئەزانن کە تعداد مراجع کنندەکانی ئەوکیان کە میگرنیان هەیە لەو ڕۆژە زۆرترە. ئەمان ئەو متاڵعات تقریبا بە دوو شێوە بەڕەسییان کردووە، وتویانە کە دوو شێوەکە منزومان عوامڵی کە یانە هۆکارە محیتیەکانە، هۆکارەکانە کە جەوی هەواکەس بەڕەسییان کردووە، وتویانە کەوانەی کە مستعدن یا استعدادی میگرنیان هەیە ئەو هۆکارگەرە ئەتوانێت میان ماوە بێت، یعنی ماوەکەی ناوەندی بێت یا مامناوەند بێت یا ئەوەی کە کورت بێت. ئەوەی کە مامناوەندی بێت هۆکارەکان وەکو گەرما و شیناییە یا ڕوتوبەتە، چۆن ئەمانە هەمیشە نییە. گەرما بۆ نمونە حتا لە شەو ڕۆژە دەرەجەکەی تێدە خوارە، بۆ نمونە ئەگەر لە ڕۆژێک گەرما لەسەرەوە بێت لە شەوە ئەو ئەنازە نییە. ئەوەی وتویانە کە ئەم عوامڵە کە میان مدەتە وەکو گەرما و ڕوتوبەت ئەتوانێت خەتەر حەمەڵەکان تاغیر بات، یعنی کەم و زیای بکات، یعنی شدەتەکەی کەم و زیاکە. ئەو واوتمان خەفیف و شەدیدە ئەوە توانێت کەم و زیاکە. ئەو هۆکارەکانی کورتماوە لەباری زەمانیەکەیشە وەکو پیسایی ژینگەس ئەوە یەکە وتمان ئەگەر ئالایەندگی هەوا یا ئەو پیسبوونی ژینگە شتێکی درێژماوە نیە یا خۆڵبارین، ئەوە یەکە کورتماوەز. ئەمان لە دوو حاڵەتەکە بەڕەسییان کردووە. تقریبا 10 ساڵ پەیگیریان کردووە، یانێ مەدارەیەکی 10 ساڵە پەروەندەگەرێکی 10 ساڵە ئەمان لە بەردەستیانە بووگە و 7,000 کەس کە تووشبووی نەخۆشی میگرن بووگە پەروەندەی ئەوانە لە ماوەی 10 ساڵە. بەڵام بۆ بەڕەسیەکە یانێ بۆ تاقیقاتەکە هاتوون 7 ڕۆژیان لە نەزەرە گردووە. لەو 7 ڕۆژیشە ئەو ڕۆژەی کە ئەنازەگیریان کردووە کە ڕێژەی پیسبوونی ژینگەکە تا چە ئەنازەیەکە، ئەوانەی کە ئەنازێشیان کردووەوە کە ئشارەمان کرد ترافیکی ماشینە، سەنعەتە، سەنعەت منزوریانەوە دووکەڵێکە لولەی کارخانەکانەوە دێتە دەرەوە، تەپوتۆزە و هەروەها ئاو هەواست. ئەمانە ئەو عوامڵەسە کە محیتیە کە ئەگەر سەرجەم حەساویکەین هەمویان بەڕەسی کردووە. وتمان 7 ڕۆژە، لەو 7 ڕۆژە بەڕەسییان کردووە لەم ئامارە 7,000 کەسیە چەند کەسیان سەردانی دەرمانگاکان یا بیمارستانگەرێکیان کردووە،
بۆ ئەوەی کە هۆکارەکەی حمڵەی میگرنی بووگە، چونکە حمڵەی میگرنی کات هەیە دەست پێکات، ئەو کەسانە حتممە دەرمانیشیان هەیە. بەڵام لەم ئەمانە دەرمانە خوۆن دەرمانەکە جواب ناداتەوە پێیان و ئەوەش بەهێزە ئەو ئێشە و ئازارە ئێتر ئەوەیە کە ئەڕۆ بۆ دەرمانگای یا بیمارستان. دیارە لەم تاقیقاتیشە چون وتمان پەروەندەکان لە بەردەستیانە دۆز یا میزانی دەرمانێکە وەریەگرن، ئەوەشیانە بەڕاستی کردووە، ئەو خۆ دیارە ناو پەروەندەکانە نووسرێت جیا لەوەیشە چەندێک مواجهەیان بووگە لەگەڵ ئەو پیسبوونە. بۆ نمونە سعات 12 تا 3 ئێوارە بوو نمونە ڕێژەی پیسبوونەکە لەسەرەوە بووگە، ئەمانە لەو سعاتە چوونەتە دەرەوە. کوڵەن یانێ کام ڕۆژ لە هەموو ڕۆژەکانی ئەو 7 ڕۆژە پیسبوونەکە ڕێژەکەی لەسەرەوە بووگەوە چه سعاتێک کوڵەن یانێ بە دەقیقی ئەوانیشیانە بەڕاستی کردووە. بزانی مشاهداتەکەیان چییە؟ ئەوانەیە کە بینیویانە لە توول متاڵعەکە 2200 نەفەر مراجعەیان کردووە بۆ بیمارستان و مراکزی دەرمانی. یعنی دلیلەکەیشی میگرنی حاد بووگە، یعنی ئەو میگرنەی کە کتوپڕە، ئەو وتمان حاڵەتێکی زەرەبانی هەیە، زەرەبان و لێدانەکەی تونترە، بە تایبەت ئەو سەرێشە ئێتر ئازارەکەی لە ڕادە بە دەرەکە. وتمان ئەمانێتر مەجبور مراجعەکەن بۆ نەخۆشخانە. جیا لەوەیشە بەڕاستیان کردووە زانن تریپتان دانێ لەو دەرمانگەرەسەکە بۆ میگرن بەکارە بگرێت، تا چە ئەنازێک تا چە دۆزێکیان ئەستفادە کردگە. خۆب ئەمانێتر تاقیقاتەکەی کە کراوە ڕابتەگەریان دۆزیوەتەوە. دیارە معیارگەر جۆراوجۆر هەیە، ئەو معیارگەر جۆراوجۆرە بۆ ئەوەی کە بزانن پیسبوونی ژینگە دەرەجەکەی ئەنازەکەی تا چەندێکە، مەسەڵەن PM10 هەست، PM2.5 هەست، NO2 هەست، میزان نیترات لە هەوا هەست. ئەوە خۆب ئەنازەگیریگەرێکە کە ئەکرێت دەستگاگەرێک تایبەتە کە هەیەە. بەس ئەرەوە کە بینەرە مامزان ئەوانە ئەو دەستگا یا ئەو مقیاسگەرەسە بۆ ئەنازەگیری پیسبوونی ژینگە ئەڵێکە لە ڕۆژێکە کە سەدحی ئەو زەڕاتە مەعموڵە لە ڕۆژانەی کە تەپوتۆز بووگە یا ئەو خۆڵبارینە بووگە PM دەکەیان کە لەسەرەوە بووگە 190، یعنی ئەو ئەنازە 190 میکرۆن لە هەر متر مربعێکە. ئەوەی تر پیسبوونی ژینگە لە بەهۆی تەپوتۆزەوە یا تۆزگەر مەسنوعی، ئەو دوو کەڵگەرەی کە لە ماشین و لە کارخانە و لە کارگاگەرە تێتە دەرەوە 190 بووگە، بەڵام میانگینەکەی 56، یعنی 56 تا 190 توانین بێژین دوو بەرابەر. ئەوانیانە ئەنازە گردووە دویانە زۆرترین مراجعە کونەندەکان لەو ڕۆژەی بووە کە PM دەکە 190 بووگە، یعنی ئەو ئەنازە ئەو مەقیاسە لەو حەدە بووگە. دیارە ئەگەر ئەو ئەنازیشە هەر لەو 7 ڕۆژە کەمترین ڕێژەی لە خوارەوە بوو بێت، یعنی ئەو ڕۆژە پیسبوونی ژینگە لە خوارەوە بێت کەمترین مراجعە کونەندەکانیان بووگە. نسبەتی تریش کە وتمانەوە NO2 کەویش نسبەتێکە، نسبەت هەواز هەم گەرما هەم ڕتوبەت و هەم سەرما و ڕتوبەتیش بەڕێسیەکات وتویانەکە ئەگەر گەرما بێت و شینی یا ڕتوبەت لە خوارەوە بێت ئەو NO2 تەقویەتە کردێت. پێچەوانەکەشی واسە کە ئەگەر سرد بێت و ڕتوبەتێکی زۆری بێت ئەوانە PM2.5 کولە نەمانە تەئسیراتێکیان هەیە کە لەبان هەوا هەیە، یعنی تایم بڵین کە ژینگە پیسە لەم حاڵەتگەرە بەنسبەت ڕتوبەت و گەرماکەش دیویانەکە ئامار مراجعەکان زۆرترن. بەڵام خۆ ئەم تاقیقاتیشیانە کردووە ئێمە ئەگەر بزانین پیسبوونی ژینگە، پیسبوونی هەوای ژینگە دیارە بۆ کەسانێکە نەخۆشین ئاسمیان هەیە، نەخۆشینگەر دەستگای تەنەفوسیان هەیە زۆرە، بەڵام ڕابطەیەکە کە دیویانە بۆ میگرێنیش هەیە. خۆ بەبێت چی بکەن؟ ئەبێت ئەگەر مەجبور نین فعالیەتی کە یا ئەڕونە دەرەوە لە ماڵ لە سەعاتگەرێکە کە
ئەزانن هەواکەی ژینگە پیسە یا خۆڵبارینە بۆ نمونە نەڕۆنە دەرەوە، بەڵام ئەتانە کۆنتترۆلیکەن فیلتر هەوایی ئەو ماسکەرە کە ئەتوانن ئستفادەکەن و ئەگەریش ئەو حاڵەتە بێت ئەتوانێت دەرمانگەرێکی تر بۆ پێشگیریکردن لەم تووشبوون بە حمڵەی میگرنی لە وەختی پیس بوونی ژینگە ئەتانن کەڵکی لێ وەربگرن. بەڵام بۆ ئەوەی کە خۆیان وتیانە ئەو کەسانێک کە خۆیان مدیریەتی حمڵەی میگرنیەکەیانەکەن، یعنی ئەزانن کەی احتیاجیان هەیە بە ئیسراحەتکەی حمڵەکە دەست پێەکە ئەڕن بەری پێگرن ئیسراحەتەکەن ئەچنە جێگەیەکی ساکت چراکانە کوژنەوە محیتێکی تاریک و بێدەنگ بۆ خۆیان دروستەکەن چاویانە بەسن و درێژە کێشن. ئەوانە وتویانە کە توانیویانە کە مدیریەتی باشیان بێ حتا ئەگەر ئەو ژینگە ڕێژەکەی پیسبوونەکەی لەسەرەوە بێت مدیریەتێکی باشیان کردووە. و هەروەها وتویانە کەسانێکە میگرنی خەفیفیان هەیە کەمتر مواجه بووگن لەگەڵ ئەم حاڵەتە، وتمان کە میگرن حمڵاتەکەی بەنسبەت ئەوە کە کات و ساتەکەی و شدەتەکەی خەفیف و شەدیدی پێڵێن، وتویانە کە ئەو کەسانێکە میگرنێکی خەفیفیان بووە زۆر کەمتر توش ئەمە بووبن. بۆیە وەکو بەرنامەی تەندروستی لە ئاخری بەرنامەکە و دیارە تاقیقاتێکی وەسیع کراوە و ارتباطاتێک یان بینیوە ئەو ارتباتە یا ڕابطە یا پەیوەندیە کە هەیە لە بین میگرن و سەرێشە. بۆیە ئەگەر کەسێک میگرنی هەیە بەتایبەت ئەو شێوە شەدیدەکەی ئەگەر ئەزانێت ژینگە پیسە یا ئەگەر ئەو ڕۆژە ڕوتوبەت ها لە خوارەوە و زۆر گەرمە یا بە پێچەوانە هەوا زۆر سەردە ڕوتوبەتیش ها لە سەرەوە، سعیکەن کەمتر خۆیان مواجهکەن لەگەڵ هەوای دەرەوە، یا ئەگەریش مواجه بوون جیا لەوەی شێوەیەکان بەرگیری لە ماسکیش استفادەکەن. بینەرانی خۆشەویست، لێرە هاتینە کۆتایی بەرنامەی ئەم جارەیشمان. هیوادارم کە جێ ڕەزامەندی هەموو لایەکتان بوێت تا بەرنامەی داهاتوو ژیانێکی پڕ لە شادی و تەندروستی بۆ هەمووتان ئاوەتمانە.